بازارەکانی کەرکووکە حکوومەتی خۆجێی پارێزگاکە هیچ جۆرە چاودێرێکی لەسەر بازار نییە. نەبوونی چاودێری لەسەر بازار گلەی گوازاندەی هاوڵاتیانە. هاوڵاتیانی کەرکووک لە نەبوونی چاودێری لەسەر بازار نیگەرانن. حقت ئەم فەوزایی کە لە بازاڕێ بەرهایبەتی قەڵەباڕەکەی لە شەقامەکانە زۆر بێزەمانی کردو. بۆ نمونەگە ئێستا سارێکی فریاکەوتن بێ بە نیوس ئازیاتر دەگاتە شوێنی گشتی بۆ خۆشخانە بتوانین ناتوانانی ئەو کەسەی کە پێویستی بە چارەسەر بگات. ئەمەش بەوەی نەبوونی سیستەمە لە شارەکەدا بە تایبەت ئیداری شارەکە کە ئێستا ئیدارەیەکی خۆبەڕێکەر، یعنی هەرکەس بەکەی خۆی ئیشی تێدا دەکات ئەوەی بێ بە خۆی ئیدارێکی ئەم شارەکان. چاودێری لەسەر کەرکووکان نییە، چاودێری لەسەر نرخەکان نییە، چاودێری لەسەر جۆری ئەو ئامێر و شتانەی کە دێتە ناو بازارەوە ئەو شتانە و بە تایبەت من پێتەڵم جۆری دەرمان بڕۆ ناو دەرمانەکان بگەڕێ، بڕۆ ناو دکتۆرەکان بگەڕێ، بزانە چی ئیتفاقاتێک لەبین دکتۆرەکان و سەیدەلەکانە هەیە لەوانە شایستە پیان خۆش بێ، بەڵام ئەوە واقعەکە و ئەوە ڕاستیەکە کە من ئێخەمە بەڕووەوە و فەوزایە ئەوە زبڵ و خاڵ و خاشاک بخێرە ئەولاوە. بازاریش زۆر ماڵوێرانیە، نە ڕقابە سەحیەیە، نە ڕقابە مالیە هەیە، نە ڕقابە اقتصادی هەیە. گۆشت دەبان عاربان ئافرۆشی ماس و مردارە بۆ فرۆشن، هەرچی شتی خراپە لەم شارە کەرکووکە ئەفرۆشن. ئیترێ وەکو هاوڵاتی کەرکووک داوا لایەنە بەرپرسەکانەکەین حەلێکی مۆزوعمان بۆ بکەن. بەڕێوەبەری شارەوانی کەرکووکە خۆیان کۆمەڵە کێشەی چەقبەستویان لەگەڵ حکوومەتی عێراقدا هەیە. وەگەو دەڵێ نەبوونی چاودێری لەسەر بازار کارەساتە. زۆر کەس هەیە زیادە ڕۆی کرد لەسەر شۆستەکان بە شێوەیەک شارەکەیان ینی زۆر ناشرین کردووە و بەداخەوە ئێمە زۆر جا بۆ نمونە لە جێگایەک سێرەکەی هەموو کەڵکی کردووە، خەڵک مێزوشتی داناوە وەکو ئەلوەیەکی بچووکی لێ کردووە بەکەیف خۆی پاشماوەکەشی ئێڵێتەوە لەو ناوە هەمووی فڕەدێ کە ئیجراعات وەرەگیریە هەڵسن مزاهراکەنە لێ وەڵا ڕسقی خەڵکە بڕین کاکێمە ڕسق خەڵک نابڕین، بەڵام بەو شێوەی شار ناکرێمە شارە، یعنی تۆ ئەبێ بە شێوەیەکی نظامی لەسەر جادەیەک لەم سەر بۆ ئەوسەر یەکی 3 مەتر دەرچوو، یەکی 3.5 5 مەتر هەمووی بۆ ئەوەی ڕووی بەرامبەرەکەی لێ دەرچێ و خەڵک بیبینێ، بەڵام تۆ بێ بزانی ئەوە کێشەی هاتو چۆ سیارە دروستەکە، ینی حەوادیس دروستە بێ. لە نێوان ئاساییبوونی ڕەوشی شەقامی کۆماری و شڵەژانی بازارەکانی دیکەی کەرکووک هاوڵاتیان دەپرسن ئەگەر کەرکووکی دارێکی کارایی هەبوایە لە ڕێخستنەوەی بازارەکانی ڕەنگی دەدایەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.